کشانەوەی ئەمریکا لە ئیدارەی خۆسەری ڕۆژاوا و ئەگەرەکانی دوای کشانەوەیان. ماوەی چەند ڕۆژێکە کشانەوەی ئەمریکا لە باکووری سووریا و ئیدارەی خۆسەری ڕۆژاوا بۆ تامژاری گەرمی ڕۆژنامە جیهانیەکان. لە نێویشاندا هەریەک لە پێگەی فۆرن پۆلسی و ئەلمۆنیتۆر بە دوو راپۆرتی درێژ باز لە کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەکەن لە ڕۆژئاوا لە دوای جەنگی حەماس و ئیسرائیل لە 7 ئۆکتۆبەرەوە. لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست گرژی و ئالۆزیەکان ڕوویان لە زیادبوون کردووە و ناوچەکە بەدەست قەیرانێکی ئالۆزەوە دەناڵێنێت. ئەمەش وای لە ئیدارەی بایدن کردووە سەر لە نوێ بە ئەجەندا سیاسی و سەربازیەکانی خۆیدا لە ناوچەکەدا بچێتەوە. هێشتا واشنتۆن هیچ بڕیارێکی یەکلاییکەرەوەی نەداوە لەسەر ئەو پرسە، بەڵام چەند سەرچاوەیەک لەناو وەزارەتی بەرگری و دەرەوە ڕایان گەیاندووە کۆشکی سپی چیتر وەبەرهێنان لە ئەرکێکدا ناکات کە بەلایەوە ناپێویستە. بۆ ئەم مەبەستەش ئێستا گفتوگۆی چڕ لە ناوخۆی ئەمریکادا لە ئارادایە کە چۆن و کەی ڕەنگە کشانەوەکە ڕوو بدات. سەرەڕای ئەوەی کشانەوەی ئەمریکا و هاوپەیمانان کاریگەریەکی زۆری لەسەر قەیرانی چارەسەر نەکراوی سووریا دەبێت، لەگەڵەوەش ئەم کشانەوەیە وەک دیاریەکی بەنرخ دەبێت بۆ داعش و گروپەکانی سەر بە و ڕێکخراوە. بەتایبەت لە ساڵی 2014ەوە بە بەشداری 80 دەوڵەت هاوپەیمانەتێک پێکهێنرا دژی ئەو ڕێکخراوە و وردە تا ساڵی 2019 چالاکیەکان تا ئاستی نەمانی یەکجاری کەم بۆوە. بەڵام ئەم کشانەوەی ئەمریکا لە سووریا دەرفەتێک دەبێت بۆ چالاکبوونەوەی ئەم ڕێکخراوە، بەتایبەت کە لە ئێستادا ئەگەر ئەو دەرفەتەی بۆ بڕەخسێت دووبارە دەست دەکەنەوە بە چالاکی. بەپێی ئامارەکان لە یەکەم ڕۆژی مانگی یەکی ساڵی 2024 لە کۆی 100 هێرش لە ناوچەکە 35 هێرشیان لە 14 پارێزگای سووریا ئەنجام داوە. لەو هێرشانەش نزیکەی نیوەی هێرشەکان لەلایەن داعشەوە ئەنجام دراوە. ئەمەش زیاتر سوتەمەنی ئەو ئاگرەیە کە لە غەزە بەرپا بووە و دۆخەکە بۆ ئەو ڕێکخراوەش زیاتر لەبار دەبێت بە کشانەوەی ئەمریکا لە سووریا، چونکە بوژانەوەی داعش پەیوەستە بە ئاژاوە و نادڵنیاییەوە. لە ئێستاشدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو پەڕی نادڵنیایی و ئاژاوەی خۆیدایە. لە عێراقش دەوڵەتی ئیسلامی نزیکە لە نەمان بەڕادەیەک لە ساڵی 2023دا بە تێک ڕامانگانە تەنها 9 هێرشی ئەنجام داوە، لە کاتێکدا لە ساڵی 2014دا بە نزیکەی 850 هێرشی مانگانەی ئەنجام داوە. بەڵام دۆخی سووریا ئالۆسترا. ئەمریکا بە نزیکەی 900 سەربازی لەوێ هەیە و لە پام هاوبەشە سەرەکیەکەی هێزەکانی سووریای دیموکرات ڕۆڵێکی سەرەکی دەگێڕێت لە کۆنتڕۆلکردنی چالاکیەکانی دەوڵەتی ئیسلامی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. بەگشتی هێزەکانی سووریای دیموکرات و ئەمریکا لە ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا توانی ویانە کۆنتڕۆڵی دووبارە چالاکبوونەوەی داعش لەو ناوچەیەدا بکەن، بەڵام هێشتاش لێدوانی ئەمریکیەکان پڕیەتی لە نادڵنیایی سەبارەت بە سەرهەڵدانەوەی داعش لە دوای بەجێهێشتنی هێزەکانیان لە ناوچەکە. لە لایەکی دیکەوە لە ئەگەری کشانەوەی ئەمریکا مەترسیەکی جددی دەکەوێتە سەر ئەو زیندانی و کەمپانەی کە ئەندامانی داعشیان تێدا ڕاگیراون و لە ژێردەستی هێزەکانی سووریای دیموکرات و ئەمریکیەکاندان کە بە نزیکەی 10,000 چەکدار لە زیندانەکان و 5,000 ژن و منداڵ لە کەمپەکان دەخەمڵێنرێن. لە کاتێکدا ئەمریکا چەندین جار ئەوەی ڕاگەیاندووە کە هێشتنەوەی سوپا لە ئیدارەی خۆسەری ڕۆژاوای کوردستان دژی داعش یەکێکە لە ئەرک و پاراستنی بەرژەوەندیەکانی ئاسایشی نیشتمانی ئەمریکا. هەرچۆنێک بێت دۆخی نالەباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەرەسەندنی ململانەکان لەلایەک و ئەگەری کشانەوەی ئەمریکا لە عێراق و سووریا دۆخەکە بەرەو ئاڵۆزی زیاتر دەبات. هەریەک لە سووریا و عێراق بە پرۆکسیەکانی ئێران دەوردراون. مەترسی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانان کە بنکەی سەرەکیان لە عێراقا هێندەی دیکە دۆخەکە ناسەقامگیرتر دەکات. لالایەکی دیکەوە تاکە بربەستی زیادبوونی چالاکیەکانی داعش لە سووریا بوونی ئەمریکایان لەسەر یەک لە سەرسەی خاکی سووریادا. ئەگەر ئەو بربەستە نەمێنێت بە دڵنیاییەوە ڕۆژانی نەئارامی بۆ عێراق و سووریا سەر هەڵدەداتەوە. لە ئەگەری گواستنەوەی بارگا و هێزەکانی هاوپەیمانان لە عێراقەوە بۆ هەرێمی کوردستان و هاوسەی ئیدارەی ڕۆژئاوا ئەمریکا دەخاتە بەردەم دوو ئەگەری ئالۆزی دیکە. ئەوانیش هێرشەکانی بەرەی بەرگری سەر بە ئێرانە بۆ سەر بنکە و بارەگاکانیان کە ماوەیەکی زۆرە لە لایەن گروپەکانی سەر بە ئێران هێرش دەکرێتە سەر بنکەی هاوپەیمانان لە فڕۆکەخانەی هەریر و هەولێر. لالایەکی دیکەوە دەستێوەردان و فشارەکانی تورکیایە لەسەر پارتی و حکوومەتی هەرێم وەک هاوسەی ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا. لە کۆتاییدا لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرەوە و نزیکبوونەوەی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا لەم ساڵدا سەختە تێبگەین بۆچی ئیدارەی بایدن بیر لە کشانەوە لە سووریا دەکاتەوە. ئەگەر ئەمە ڕووبدات ئاژاوە و هەڕەشەکانی تیرۆر ڕوو لە ناوچەکە دەکاتەوە. بەڵام هێشتا سیاسەتێکی ڕوون نییە
سەبارەت بە کشانەوەی یەکجاری هێزەکانی ئەمریکا لە سووریا. ئەگەرچی ئێستا لەلایەن وەزارەتی دەرەوە و بەرگری ئەمریکا هەوڵێک هەیە هێزەکانی هەسەدەی ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا و ڕژێمی سووریا بۆ بەرەنگاربوونەوەی هەڕەشەکانی داعش یەک بگرن، بەڵام ئەمەش تا ڕادەیەکی زۆر مەحاڵە، چونکە لەوانەیە بەشێک لە هێزەکانی هەسەدا پەیوەندی ناوبەناویان لەگەڵ ڕژێمی سووریادا هەبێت، بەڵام بە شێوەیەکی گشتی دوورن لە هاوپەیمانی سروشتی و درێژخایەنەوە. ڕژێمی سووریا ڕێگە نادات ڕۆژئاوا بە خۆسەری و بەهێزی بمێنێتەوە و تورکیاش هەموو هەوڵێک دەدات بۆ تێکدانی ئەو ژێرخانەی ئیدارەکەی لەسەر وەستاوە.